بەو باوەڕەوەی کە من زۆر کە دەڵێ بۆ لە شوێنەکانی کاریش ناکەی بە تا ئێستا ئەم شارە پێویستی بە ئیشی من زیاترە. هیوادارم دەوڵەمەندیکەی ئەم شارە چاو لە شەخصەکانی من بکەن هەموو ئیشەکان بۆ ئەوەیە زیاوبوونی ئیشە کە زیاوبوونی اینجا زیاوبوونی بەرهەمە زیاوبوونی بەرهەمبوو نێکی ئابوووریەکی باش پێیابێ لە شارەکە. تەوەقوعەکەین یعنی لەگەڵ بوونی ئەو عەرقلانەیە ئیشێکی زۆر باش کراوە و کۆمپانیاش بەڕاستی خۆشبەختانە زۆر هاوکارمانن و هەرچییان پێڵین بەڕاستی بە کواڵیتیکی زۆر بەرز ئیشەکەن کە ئێمە بەتەواتی لیان رازین و ئیشەکە لە ژێر ئیشرافی خۆمانە. بودجەی پرۆژەکە 7 ملیار و 300 میلیۆن دیناری عێراقیە، درێژی نەفەقەکە 500 مەترە، ئەو بەشەی کە داخراوە 100 مەترە. پرۆژەی ئەندەرپاسی فاروق کە لە ئێستادا لەلایەن گروپی کۆمپانیەکانی فاروقەوە دروست دەکرێت و لە مانگی 4 2022 پرۆژەکە دەستی پێکراوە تا ئێستا کارکردن تێیدا بەردەوامە. ئامانج لە جێبەجێکردنی پرۆژەکە کەمکردنەوەی قەرەباڵغیە لەسەر گەڕەکەکانی کازیوە، ئیبراهیم ئەحمەد، عەقاری و چەند گەڕەکێکی تر تا ئێستاش 160 کارەکانی تەواو کراوە. خاوەنی گروپی کۆمپانیەکانی فاروق دەڵێت ئەو سەرجەم سەرمایەکەی لە سلێمانی خستۆتە گەڕ و پرۆژەی ئەندەرپاسی فاروقیش بۆ خزمەتکردن بوو بە سلێمانی. ئەم پرۆژەیە یەکێکە لەو پرۆژانەی کە من لە شاری سلێمانیا کردوومە، بەڵام لە قۆناغی کۆتاییان نییە، توانین بڵێن ناوەڕاست و سەر و ناوەڕاستە، چکا زۆر بە پەلە ئیشتیاکرێ، زۆر بە گورجگۆڕی ئیشتیاکرێ و ئیشەکانیش کە ئێمەیکەین بە شێوەیەکی گشتی هەرەبێ نەوعێتی چاک بێت و بەرگە بگرێ بازێ بە جوانی بێنێ کەوی مەکای نوشتی تایە ئەبێ بگۆڕێ. جا ئێرە بیرکردنەوەکە لە شاری سلێمانیا قەڵەباڵغی زۆر بووە کە زۆر بووە ئەم جادانە کە کراوە جادەی کە بڵێن ئێمەی ئەم دائیریە وەختێک کراوە 7 کیلۆمەتر بوو، نفوسی سلێمانی زۆر کەم بوو، خارجی ئەم شەقامی دایریە هیچ خالیوێکی تیانە بۆ سامان ناکراوە لەلایەن حکوومەتی بازەوە. لەم دوای ڕاپەڕین فراوانکردنێکی گەورە بەرەڵا بوو و ئەمەیەکێکە لەوەی کە ئێمەش لە نزیکانەوەین کە بەڵام هیچ شتێکی نییە بۆ ئەم نەخۆشخانەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو قەڵەباڵغیە نەمێنێ لەسەر جادەکە بەگشتی کەرێتە ئەم ناوچەیە و ئەڕوا بۆ ئەو خان و گەڕەکانەی کە بەقەش لێرەوە تا نزیک ئاربەت گەیشتووە بە قەشاری سلێمانی جارانە بێ سوود لە ئەندەرپاسە وەرەگرن. زیاتر نە هەرچی مێرە سلێمانیە تا ئێستا بێجگە لە ئاسیاسیال کە ئەویش سەرکەوتنێکی گەورە بوو بۆ کە دروست بوو. ئاسیا ئەو کۆمپانیای مۆبایل شتێکی گەورە بوو کە ئەویش مرکزەکەی مرکزی ڕئیسی بۆ هەموو عێراق مرکزی ڕئیسی لە شاری سلێمانیایە، چونکە لێرە من هێنام بۆ یەکەم جار ئاسیاسیالیشم هێنایە عێراق و کوردستانیشەوە. بەو باوەڕەوەی کە من زۆر کە دەڵێ بۆ لە شوێنەکانی کاریش ناکەی بە تا ئێستا ئەم شارە پێویستی بە ئیشی من زیاترە. ئیشەکانیش هەمووی دیارە بۆ لێعە قسە ناکەین، بەڵام هیوادارم دەوڵەمەندیکەی ئەم شارە چاو لە شەخصەکانی من بکەن هەموو ئیشەکان بۆ ئەوەیە زیاوبوونی ئیشە کە زیاوبوونی اینجا زیاوبوونی بەرهەمە زیاوبوونی بەرهەمبوو نێکی ئابوووریەکی باش پێیابێ لە شارەکە. من باوەڕم بۆ هەیە کە شوێنەکەی خۆت یەکەم جار ئەنجام بچی بۆ شوێنانیکە، لەبەرەوە من تا ئێستا مەتر مرەبای ئەرزمەیە لە خارج و نە پرۆژەیەکمەیە هەتا لە عێراقیشا مەعادا ئاسیا کە شەریکێکی عێراقی بەس مەرکەزەکەی ئێرێ ئەگەر شتەکان مەوی لێرێ خۆی یەکەم مەتر مرەبا تۆ کە لە دنیا لە مەترێکەوە دەست پێکا شوێنەکە کوێیە. سلێمانی هەرەوە نیە من بەشەکانیکەی کوردستانم خۆش نەوە بۆ دیسان ئەشیرەم ئەو شتانەی من کردومە ئێستا باسی هەندێکی یەکەم شتم هەرچی کردووە ئەم کردو کە منفعەتی گشتی تیابێ. تیجارەتی ئەو تیجارەتە سەری عالەم نییە کە بۆ پارەی ڕوودوێ کە هەست دەکەم خەڵکی سلێمانیم. سلێمانی پێویستی بە کاروبار زیاتر هەیە لە
چاوشارەکانی کا و توانیومە دڵم خۆشە بۆی توانیومە کۆمەڵێک کارگە و جیاجیا پرۆژەی جیاجام تیان کردووە بەر خۆشەویستی وڵاتەکەیە خۆشەویستی نیشتمانی ژەکە هۆنگای نیشتمانەوەی کە لە شوێ لەدایک بووی ئەو شۆڵەی پێویستی بەیشی تۆ هەبێت لە هەموو مەجالەکان هەر پرۆژە نا هەر کەسێک لە شوێنی یەکەمی خۆیەوە بێ فکر کاتەوە کامە نیشتمانە و خزمەتی بکە کۆی بکەیتەوە هەموو کەسە گەروا بێ وڵاتەکەی باشە لە وڵاتانی دەریشەوە کە خزمەتی بکە ئەگە ناوکو جەناب دەیڵێ زۆر دەوڵەمەنگ هەیە هەموو شتی ئەساسیان لە دەرەوە یا لە شوێنانەیە کە تیجارەتی تایە تیجارەتی زۆر سەریع با بڵێین کە پارەیەنێتەوە من بە پێچوانەیەوە درێژی ئەندەرپاسەکە 500 مەترە کۆی گشتی تێچووی پرۆژەکە 7 ملیار و 300 میلیۆن دیناری عراقیە سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە باز لە گرنگی پرۆژەکە و کارەکانی دەکات بودجەی پرۆژەکە 7 ملیار و 300 میلیۆن دیناری عێراقیە لەلایەن بەڕێز کاک فاروق تەرخان کراوە پرۆژەیەکی خۆبەخشیە بۆ خزمەتگوزاری گشتی شارەکەیە درێژی نەفەقەکە 500 مەترە ئەو بەشەی کە داخراوە 100 مەترە دەست پێ کات با بڵین لە خوار خەسەخانەی هەرێمەوە یەتەوە لای خەسەخانەی فاروق و بەرەو ناوچەی برای محمەد ئەڕوات ئێمە لە 4 دوانزەی ساڵی 2022 دەست بەکاربوونمان بۆ کراوە بۆ پرۆژەکە بۆ ماوەی مانگێک ئامادەکاری کراوە تقریبان لە بیدایەتی ساڵی 2023 دەستمان کردو بە کارکردن بە شەو ڕۆژکاری تیاکراوە پرۆژەکە خۆشبەختوانە چاوەڕێیەکرێت کە پێش تاوابوونی وادەی خۆی شەقامی خەدەمی بەڕووی هاوڵاتیانە بکەینەوە ئەوەی کە تەنها ئەمێنێت کاری تیا بکرێت تەنها ناو نەفەقەکەیە کە ئەکەوێتە بەشی شەستێکە ئەمڕۆ خۆشبەختانە ئەم جادەیەمان کردو بەڕووی هاوڵاتیانە و ڕاستەخۆ کارمان کردو لە ناو شەقامی سەرەکی شەستێکە سەرەتای هەفتەی داهاتوو لە شەمەوە شەقامەکانی بەردەم خەستەخانەی فاروق بەرە و ناو برای محمد ئەو شەقامانە ژەکرێتەوە بەڕووی هاوڵاتیانە بەکردنەوەی و شەقامانە هەردوو شەقامی هاتون و چوونی مەلیک محمود کاری تیا ئەکرێ و پێشبینی ئەکرێت بۆ کۆتایی ئەم ساڵ بتوانین کار لە ناو نەفەقەکە تاواوکەین ئەوەی کە تەنها ئەمێنێ کاری قیتاوکردنی ناو نەفەقەکەیە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ئیشەڵا ئەوەش لە کاتی خۆیان تاواوکەین پرۆژەکە خنکانی شەقامی بازنەی مەلیک محمود چارەسەر دەکات کە ماوەی چەندین ساڵە گرفتی بۆ 4 گەڕەکی شاری سلێمانی دروست کردووە لە ڕاستیا ئەم پرۆژەیە کە لایەن سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەوە سەرپەرشتیەکرێت کۆمپانیای فاروق بۆ بەرهێنان سەر جێبەجێیەکە پرۆژەکە لە بیدایەتەوە بەڕاستی پلانێکی باشی بۆ دانراوە لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکەەوە کە لە 4 دوانزەی 2022 دەستمان بەکار کرد پلانێکماندانە کە ئیشەکان بە دوو ستیج بڕوا ستیجی یەکەم بریتی بوو لە ئیشکردن لە شەقامە خەدەمیەکانە و ستیجی دووهەم بریتە لە ئیشکردن لە ناو شەستەکە هەردوو لەینەکەی تەمان ستیجی یەکەمیش دوو مەرحەلە بوو مەرحەلەیەکیان هەندێک شەقامی خەدەمی ماوە ناکرێت لەگەڵ شەقامە خەدەمی سەرچەکانە تەواو بکرێت بۆیە ئەو وەکو مەرحەلەی دووەمی ستیجی یەک دامانناوە کە ئیسا ئەو بەریجادەکە ئاکا هێشتا حاضر نەبووە باقی شەقامە خەدەمیەکانی تەنیشت خەستەخانەی فاروق و بەردەمی گردی سەلیم بەگ و ئەم شەقامی کە ئیسە کردومانێتەوە تەنیشت گردی مامەیارە ئەوانە کارەکانی تەواو بۆ خۆشبەختانە و ئێمڕۆ بەشێکی شەقامە خەدەمیەکەی تەنیشتی گردی مامەیارەمان کردوتەوە و دەست بەجێ دەستمان کردووە بە هەڵکەنی ناو نەفەقەکە لە ڕاستیە بیدایەت کۆمەڵێک گرفتی زۆر گەورە هەبوو لەم پرۆژەیە یعنی ئەگەر ئەو گرفتانە نەبووە گرفتەکان بریتی بوون لە بوونی چەند بۆرێکی ئاوی زۆر لە ناو بەشی یەکەمی کە ئیسا حالیان لەو بەرەوە سەر سەقفەکە بڵین پرایم کۆت کراوە و ئامادەیە بۆ قیر شاڵە سبەینی قیرەکەین ئەوە مەرحەلەیەکی زۆری خایان کۆمەڵێ بۆری ئاوی زۆری تیا بوو کە با پێویستیە کرد ئەو جۆین تا و سەقفە بکرێ بۆی بەژێر سەقفەکەی هەڵواسرێ بوونی کێبڵێکی 33 کەیڤی کە تایبەت بوو بە خەستەخانەی فاروق ئەوە لە سەرەتای پرۆژەکە و بەڕاستی کە نەتوانراوە ئیشی تا بکرێت لە بەرەوەی لە جادەقیرەکەیە بوو وەختی خۆی ئێمە ئەو جادەیەمان پان کرد تەنیشت سەلیم بەگ بۆیە کارێکی زۆری ویستا ئێستا بە مۆنۆپۆلێک تەحویلمان کردوتە ئەو بەر ئەبێ دوایی ئەوەش بخەینەوە ژێر نەفەقەکە کاری ژێر نەفەقەکە تەواو بووە لە ئێستاە بۆیە ئەگەر ئەوانە لە کاتی خۆیان و عەرقلانە نەبووە ئێستا پرۆژەکە تەواو بوو بۆیە تەوەقوعەکەین یعنی لەگەڵ بوونی ئەو عەرقلانەیە ئیشێکی زۆر باش کراوە و کۆمپانیاش بەڕاستی خۆشبەختانە زۆر هاوکارمانن و هەرچیان پێڵین بەڕاستی بە کواڵیتیکی زۆر بەرز
ئیژەکەن کە ئێمە بەتەواتی لیان رازین و ئیشەکە لە جێر ئیشرافی خۆمانە بە تەواوەتی خۆمان ئیشرافیەکەین و زۆر بەڕێک پێشی ڕوا و ئینشاڵڵا سبەی دووسبەی ئەو شەقامەش سبەی ئەو بە 6 قیرەکەین بەشی خەدەمی ئەو بەریش ئینشاڵڵا لە ڕۆژی شەمەیە ئیکەینەوە بەڕووی هاوڵاتیانە ئەو وەختە سایدی ئەو بەری شەستێکە ژەگرین و بە تەواوەتی دەست لە نەفەقەکەکەین و بە ئومێدەوەی ئینشاڵڵا لە زووترین کاتە تەواویکەین و ئیشێکی باش بکەین. بێجگە لەم پرۆژەی ئەندەرپاسە کە قەرەباڵغی کەمە کاتوانێ هەر کە دەرەچێ ئەچێ بۆ قەرگە لە قەرگۆچێ بۆ ئەو شوێنە فراوانەی زانزیک عەرەبە دەبێ ڕەنگە بازێکی گەیشتەوێ ئەوە شوێنێکی تازەیە قەرەباڵغیەکە زۆر گەورە بوو لێرە ڕەنگە ئەمە کە تاو بێ بەشێکی زۆری ئاسانەکات بەنسبەت شتی کەوانێ جەلاب دەڵی چیکە لە سلەیمانیا هەبێ سلەیمانیا من ئەم نەخۆشخانەیە کە پێڵێن بە ناوی خۆشمەوە ناوملاوە بۆی نەمر بێت کە پێڵێن شاری فاروق شاری پزیشکی فاروق ناوەکەی خۆمی پێوە ئەوە نێ لەبەر ئەوە بێ بمێنێ و من ئیجراعاتی ئەوەم کردو قەسەکانی هەتایە بمێنێ لە دوای خۆم و پرۆژەی کەم هەیە قازاجەکانی لەوانە لێرە سەرکرێ تا ئەمڕۆ ئەم نەخۆشخانەیە بازێک ئەیڵێن یا نایزانن یا ڕایە نەسپێرن مونەفسی سەیرسەیرەیە لە وڵاتە کە زەمی ئێرە بکرد ئەمە بەڵام جۆری ئیشەکە و جۆری ئەنجامی ئیشانەی کە لێرە ئەکرێ وا خەریکین لەگەڵ وڵاتانی کە ڕێەکەوین هەر بۆ ئێرە لێرەوە دەست پێەکە بە شتی گەورەتر هەر بەو هیوایی کە ئەمە بەشێکی گەورەیە لە ژێرخانی ئابووریە ژێرخانی ئابووری لە شتەکانی کە بڕێ بەشێکی مهمی پەروەردەیە پەروەردە و خوێندنە و نەخۆشخانە و پرۆژە پزیشکیەکانە کە خزمەتی سیحەتی عامکە ئەمە بەشێکە لەوەی کە تێفکرینی من وهایە لە ژیانما و ئێستا شەرۆ ئازانم هەتا بتوانم هەرچیە کە قازانجەکەم پرۆژم هەر لێرە کردو تا ئێستا هەتا ڕێم لێ نەگیری هەر لێرە ئیشەکەم لە بەرنامەمە ئێستا دوو سێشتم هەیە یەکێکیان 2 ساڵە بێ زەوەیەکیان نا بە من ویستم بیکەم بە پرۆژەیەکی جوان بۆ بە ساڵات چۆکان کە لە مستەوایەکی بەرزا بێ ئەوە فکرەکەشم وا بوو کە بۆ فەقیرینی ژەگرێتەوە یانی و کەسانی کە ماگانەیەکی کەمیان هەیولیا لە قەوی لە ژیانە کە گەورە ئەبن هەتا دەوڵەمەنگی ژەوەی لێ قەومێ کە کەسا بێ خزمەتی بکە دەوڵەمەنگەکە بڵین لە سا 20 بێ لە سا 10 بێ بە پارە ئەوانی کە بەخۆڕایی بەڵام 2 ساڵ 3 ساڵە من خەریکی پیاکردنی زەویەکەم نەهاتوتە لەوەچی ئەرز نەما بێ من ئێستا خەریکی ئامادەکردنی بۆ داواکردنی زانکۆیەکەم بە 2 کۆلێژ دەست پێەکەم یەکێکیان لەڵێ بکە ئێستا پەیوەندی بە سیحەتی خەڵکەوە کە هینی بڵێن مومەریز و مومەریزەیە پەرستیاری پێڵێن بە کوردی نازام ناوکە لە کوێ هاتۆ مەبەستمە معناکەی ئەمەیە داینێم لە تەنیشت ئەم نەخۆشخانە گەورەی خۆمانەوە چونکە لەو بوارە زۆر وڵاتی ئێمە و سلەیمانی و کوردستان و عێراقیش کە بڵێ زۆر توانای گەورەی زۆرتیانە بەهۆی فراوانبوونی سلێمانی و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل شەقامەکانی سلێمانی قەرەباڵغی زۆریان کەوتۆتە سەر ئەگەر چارەسەریش نەکرێت ئاسانکانی هاتوچۆ تا دێت زیاتر دەبن هەرچەندە ئەندەرپاسی فاروق گرفتی گەورەی هاتوچۆ چارەسەر دەکات بەڵام زۆر شوێن ماوە ئەو گرفتانەی هەیە بەتایبەت سەنتەری شاری سلێمانی
بەدڵنیایی ئەو پرۆژانی کەیسە لە شاری سلێمانیاکەی کاریگەری زۆر باشیە بێ لەسەر ڕێگاوبانەکان لەسەر کەمکردنەوەی قەرەباڵغی لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر جوڵەی ئۆتۆمبیل لەسەر شەقام و ڕێگاوبانەکان بەدڵنیاییەوە ئەمانە کاری باشن و پێویستە بەردەوامیان هەبێ و من بەڕاستی ئێستا لە وڵاتی پێشکەوتەکاندا لە بەشێکی زۆری شەقام و ڕێگاوبانە سەرێکیەکاندا هەند یوتێرن نەماوە لە دەسەر چەپۆ پێچکەیتەوە زانی بەشێکی زۆریان ئەمانە بووە بە ئەندەرپاس و با بڵین ئەو شێوازە مۆدێرنە سەردەمی ئەندازیاریانی کەس لە ئێستادا باوە ئێمە هیوادارین لە داهاتووە لە ساڵانی داهاتوە ئەم پرۆژانە زۆر بن بە تایبەتی لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا لەو شوێنانی کە جوڵەی ئۆتۆمبیل تیاندا زۆرە لەبەرەوەی ئێمە گەر سەرنج بین بەشێکی زۆری ئەو لۆد و قەرەباڵغی کە لەو شەقامانەدا دروست دەبێ هەندێک جار پەیوەندی بە یوتێرنێکەوە هەیە گەڕانەوەی کۆمەڵی ئۆتۆمبیل لە شوێنێکدا دەبێتەوەی دواکەوتنی یا کەڵەکەبوونی کۆمەڵی ئۆتۆمبیل بە دوای یەکدا کەمەوە دەکا لۆد و قەرەباڵغی لەسەر شەقامەکان دروست دەکا بەدڵنیاییەوە گەر بێت ئەمانە بە تایبەتی لە سنووری بازی مەلیک مەحموود لە ڕێگای سلێمانی تاسوجە لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا زیاتر ببێت جوڵەی هاتوچۆ باشتر دەکات ئێمە هیوادارین لە داهاتوودا لە بازی مەلیک مەحموود یوتێرن هەر نەبێنێت ئەو یوتێرنانەس ئەو شوێنانی کە ئێمە بە پێشنیە لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانیدا کە لە ماسەرپلانی شاری سلێمانیدا هەیە بە دواداچوونی بۆ کراوە و دیزانی بۆ کراوە بەشێکی زۆر لێ یوتێرنانە نامێننەوە پێویستە بکرێ بە پرد و بە شێوازێ بێت کە ئاسەنجی هاتوچۆ دروست نەبێت لە کاتی گەڕانەوەدا سەرجەم ئەو یوتێرنانە پێویستی بەوە هەیە کە پێداچوونەوەی پیا بکرێت نووری بازی مەلیک مەحموود تا ئێستا دەتوانم بڵێم بەشێکی زۆر کاری تیاکراوە گەر بێت و ئەو ئەندەرپاسی فاروق و یەکتر بڕی ئارام تاوا ببێ بەشێکی زۆری لۆد و قەرەباڵغی ئەو شەقامانە کەمە بێتەوە کاتێ ماتوانین پێداچوونەوەیکی زیاتر بە یوتێرنەکان بکەین بتوانین هەندێک لە یوتێرنانە هەرداخین لەبەرەوەی کە ئۆتۆمبیل کە شوێنی هەبوو بۆ گەڕانەوە گرفتی هاتوچۆ دروست نەکرد ئەو یوتێرنانە زەڕورین بۆیە پێمان وایە لە داهاتووە بێ یوتێرنانە کە بە شێوە کلاسیکەکە هەبووە کە بەدەستە چەپە ئۆتۆمبیل دەگەڕێتەوە نەمێنێت ئەو شوێنانی کە پێویستی بەوە هەڵبێکە بیان باڵین شەقامەکە هەڵیگرێ پێویستە ئەندەرپاسی لە دروست بکرێ یا بە شێوەی پردی پەپولەی دروست بکرێت کە ئۆتۆمبیلەکان بە یەک ئاراستە نەکەونە قەرەباڵغیەوە ئاراستەکانیان بگۆڕن و بگەڕێنەوە بە ئەندازەی زیادبوونی ژماری دانیشتوان تۆ پێویستە پرۆژەکانی خزمەتگوزاری ڕێگاوبان زیاتر بکەیت چکە هەتا وەکو ژماری دانیشتیان زیاتر بێ پێداویستی مرۆڤ بۆ کاروبار و بۆ کاڵاکان زیاتر بێ پێویستی بەکارهێنانی ئۆتۆمبیل زۆر دەبێ ئەمە ژوا دەکات کە ڕێگاوبانی زیاترت ببێ پێویستی بە ڕێگاوبان هەیە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی ئاسایی بتوانن ڕۆژانە ئیش و کارەکانی خۆیان بکەن تۆ دەچتە هەر وڵاتێکەوە مثلەن زۆر کات ئەوەی کە بەڕاستی سەرنجت ڕادێکێشە شەقام و ڕێگاوبانەکانیەتی سەوزاییەتی هێڵکاری سەر شەقامەکانیەتی کەمترین کاتۆین زۆرجار سەرنج دەچێت بۆ بینا بەرز و بۆ شوقەی نیشتە جێبوون و بۆ ئەم شتانە ئەوەی کە تۆ دەیبینیت و کە هەموو هاوڵاتیەک هەموو مرۆڤێک ڕۆژانە بەرکەوتنی دەبێت لەو شوێنی کە تیادا دەشی ڕێگاوبانەکانە ئەو شوێنەیە کە هاتووی پیادەکات تۆ دەتوانی نەبیتە خاوەنی خانووی خۆت یا شوقەی خۆت بەڵام ناتوانانی و دەستبەرداری ڕێگاوبان و ئۆتۆمبیل ببی کە ڕۆژانە هاتوچۆی پیا بکەی بۆی بڕایکردنی شوکارەکانە لەبەرەوە ئەمانەش کردێ پێویستە لە داهاتووە زیاتر بکرێنی ئەم پرۆژانە نابێ بۆستێ حکوومەت وولایانی باڵێن حکوومەت دەبێ بودجەیەکی وا تەرخان بکە کە لە هەموو بارودۆخەکانە ئەم گەشە سەندنە ئابووریە لە ڕووی ڕێگاوبان و لە باشترکردنی باڵێن شێوازە خزمەتگوزاریەکەیەوە هەر بەردەوام بێت چکە ئەگەر بێت و ڕابگیرێ لۆد و قەرەباڵغی دروست دەبێت ڕەنگە جوڵەی بازرگانی کەم بێتەوە شەقام و ڕێگاوبانەکان ڕەنگە بەو شێوازی ئێستا هاوڵاتی تااقەتی نوێ بەکاری بێنێ ڕەنگە گەشتیار کەم بێتەوە ینی زۆر ڕێگاوبان باشکردنی لایەنەکانی ڕێگاوبان زۆر لایەن دەگرێتەوە وا دەکا کە جوڵەی بازرگانی زۆرتر بێت جوڵەی گەشتیار زۆرتر بێ هاوڵاتیان بە ئاسانی بتوانن بچنە سەرکارەکانیان و بێنەوە ئەم ینی زۆر لایەن دەگرێتەوە. ماوەی چەند ساڵێکە قەرەباڵغێکی زۆر لەسەر گەڕەکەکانی برای مەحمەد و کازیوە و قڕگە دروست بووە بەڵام بە دروستکردنی ئەندەرپاسی فاروق دەوترێت بەشێکی زۆر لەو قەرەباڵغەی کە لەسەر ئەو گەڕەکانەیە کەم دەبێتەوە پرۆژەکە دەوتێت پرۆژەیەکی گرنگ بوو کە بە شێوەیەکی خۆبەخشی لەلایەن گروپی کۆمپانیەکانی فاروق ئەنجام دراوە و لە ماوەی کۆتایی ئەم ساڵ پێشبینی دەکرێت بە تەواوی پرۆژەکە کۆتایی بێت و ڕادەست بکرێت.